بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چارەنووسی موچەخۆران دەکەین کە زیاتر نزیکەی 10 ڕۆژە زیاتر لە 560 میلیارد لە بەغداوە گەیشتووە، بەڵام تاکو ئێستا دابەش ناکرێت سەرڕای داهاتی ناوخۆش کە بەردەستە. هەروە پرسێکتیش قسەی لەسەرکەین پرسی هەڵبژاردنە بە تایبەتی دوای بڕیاری پارتی بۆ بەشداری نەکردن لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئایا چارەنووسی هەڵبژاردن چی لێ دێت و هەڵوێستی کۆمەڵی دادگەری کوردستان لەبارەی هەڵبژاردن، لەبارەی پرسی موچە، لەبارەی بڕیارەکانی دادگای فیدراڵیش چییە و ئەگەر هەڵبژاردن نەکرێت و چی ڕوودەدات؟ ئەم پرسانە لەگەڵ بەڕێز ماوە ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین. ماوەستا بەخێربێن، سوپاسیان دەبوون دەکەین. سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە هەڵوێستی کۆمەڵی دادگەری و دەست پێ بکەین لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە دەی 6 دیاری کراوە لەیان سەرۆکی هەرێمەوە. هەڵوێستان چییە لە کاتێک ئێستا هەوڵ هەیە بۆی کە نەکرێت لەمپەری بۆ دروست بکێ هەڵوێستی کۆمەڵی دادگەری چییە؟ بەڵێ بەنای خوای گەورە و میهرەبان، زۆر سوپاس بۆ بەڕێزت کاک حەکیم. سڵامان هەیە بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵی ئەسمانی پەیام. سوپاس دەکەین. دیارە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان بە درێژایی مێژووی کارکردنمان بەردەوام لەگەڵ ئەنجامدانی پرۆسەکانی هەڵبژاردن مووی لە کاتی خۆیان مەبێ دواکەوتن و ئەمەمان بەردەوام دوو بات کردوتەوە و هەموو کاتێکیش دژایەتی پرۆسەی درێژکردنەوەی ماوەی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگا و باقی موسەساتی ئەم وڵاتەمان کردووە و تومان ئەمە هەڵەیەکی گەورە و کوشندەیە. بۆیە هەر ئەمڕۆژ ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان بەیاننامەیەکی ترمان دەرکرد لەسەر بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان و ئەم ناڕەحەتی کە ئێستا هەرێم پیا تێپەڕێ دوای ئەوەی کە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە ڕۆژی دەی 6 دیاری کرا بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان خولی نوێ. ئێمە یەکسەر وەکو کۆمەڵ بەیاننامەمان دەرکرد و ڕاستەوخۆ پژیری ئەو وادەیەمان کردووە و لەگەڵ ئەوەین کە لە کاتی خۆیان بکرێ. بۆیە ئەمڕۆژ دوای ئەوەی کە بیستمان لایەنێکی سەرەکی کە پارتی دیموکراتی کوردستانە دوێنێ بەیاننامەیشان دەرکرد کە باز لەواکەن کە ئەوان بەشداری ئەو پرۆسەیە ناکەن کە ئەمە بەڕاستی نیشانەیەکی پرسیاری گەورە بەخاتە سەر پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە. بۆیە پێویستە هەموو لایەنە سیاسەکانی کوردستان هەڵوێستێکی وازەحیانە بێ لەسەر ڕوونی کۆمەڵ. هەڵوێستی ئێمە ئەوەیە ئەم هەڵبژاردنە وابەستەیە بە مەسیری هەرێمی کوردستانەوە. بۆیە هەموو دواخستنێکی جارێکی تر هەڵەیەکی کوشندەیە، چۆن چەندین هەڵەی تر بەسەر ئەم هەرێما تێپەڕی و زەرەری گەورەمان لە هەرێمەکەدا و لە مەسەلەیەکی وەکو ڕیفراندۆمەوە هەتا ئەو قەیرانە جیاجیانەی کە بەرۆکی ئەم هەرێمەی کرد و بە شێوەیەک خۆمان دەسەڵاتەکانی خۆمان لە هەرێمی کوردستانەوە ڕادەستی حکوومەتی ناوەندی کرد بە تەوعی، ئەنی مەساتەکە لەوایە خۆمان بە تەوعی هەموو دەسەڵاتەکانی خۆمان خستە دەست دادگای فیدرالی عێراق و هەروەها حکوومەتی ناوەندی عێراق بەم هەنگاوەی ئەخیریشمانەوە کە بۆ بچووکترین کێشە هاوڵاتی لە هەرێمی کوردستانە متمانەی بە یەک دادگا لە هەرێمی کوردستانە نەماوە، کێشەکانی با بۆ دادگای فیدرالی. ئەمە دەرەنجامی ئەو تەسەڕوف و ئەو شێوازە ناتەندروستەیە کە ئەم دەسەڵاتە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستانە کردی و ئەمە دەرەنجامەکەیتی. بۆیە ئێمە تەکیدمان کرد لە بەیاننامەکەمانە بەڵێ ئێمە داوا ئەەکەین و داوا لە پارتی دیموکراتی کوردستانی ژەکەی کە ئەو بابەتە پەیوەستە بە مەسیری هەرێمی کوردستانەوە. بەداخەوە نەریتێکەکەی حەزەکەم ئەمە باسکەم ئەم دوو حیزبی دەسەڵاتە کۆمەڵێ بڕیاری مەسیری لەسەر ئەم هەرێمی کوردستانە خۆیانەیدەن بە بێ ڕاوێش لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە دەسەڵات و بە معارەزەوە ئەو بەتایبەتی ئەو لایەنانەی کە جەماوەریان هەیە و کورسی پەرلەمانیان هەیە هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستان ڕاوێژیان پێ ناکەن، خۆیان بڕیاری خۆیان تاگڕەوانادەن، هەرواش هێناویانە بە درێژایی تەمەنی ئیشیان هەروە هێناویانە و دوای ئەوەی کە ئیشەکە ئەکەن ئینجا
داوا لە هەڵوێز لەلایەنە سیاسیەکانەکەن کە تەنیا دەکەون کە کاتێک ئەبینن بابەتەکە زەرریان بۆ بە زەرشکێتەوە بەسەریانە اینجا داوای هەڵوێز لەلایەنە سیاسیەکانەکەن کە پشگیریانکەن و ئەیکەن بە قەزەیەکی نەتەوەی ئەم قەزەیەکی نەتەوەی نییە ئەمە قەزەی سیستمی بەڕێوەبردننی وڵاتە ئەنجامدانی هەڵبژانی پەلەمانی کوردستان شەرعیەتی ئەم هەرێمەیە تۆ بە دەستی خۆش شەرعەتی ئەم هەرێما خێتە ژێر پرسیارەوە باشە من ئەپرسم کاک حەکیم ئەنجومەنی پارێزگەکانی عێراق هەڵوەشێنرایەوە لە ساڵی 2021 ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان هیچ کێشەیەکیان نەبوو بەڵێ گەورەترین ئەو دەردی دواخستنی هەڵبژانش دابووی لە ئەنجومەنی پارێزگاکان لە 2014 هەڵبژانە بۆ کرابوو بەڵام حکوومەتی هەرێم نەقسەی لەوە کرد ئەم دوو لایانی دەسەڵاتدار نەقسیان لەوە کرد ئەم دەسەڵاتی و یا ئەم ئەنجومەنانە چی لێ بکەن بەردەوامیاندا بە ئیشی خۆیان دوایی محکەمەی فیدرالی ئەوانیشی بە بڕیاری هەڵەشانەوە کە تایبەتە بە هەرێمی کوردستان و حتا نظامی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراقا هی هەرێم جایە المحافظات الغير منتظمة بإقليم ياساي أنجمني پارێزگەکانی عێراق أو بەو شێوە تعریف کراوە لە دەستورە بۆیە مەبەستمەوەی خۆمان بەدەستی خۆمان کێشەخان لە دەستی خۆمان دەرەکەین و بابەتەکان خێن دەست حکومەتی ناوەندی بەهانەی پارتی چی پەیوەندی بە چیوێکە هەڵوێستە ئەوەیە کە ئەوان خۆیان دەڵێن قوارێ هەرێم لە مەترسیدایە و بڕیارەکانی دادگای فیدراڵی نادەستورین بەسەگە نادەستورین بۆچی ئێوە پێشوازی لە بڕیارەکان دەکەین هەر دەکەن وەکو خۆتان وەکو کۆمەڵی دادگەری لە 21 دوو کاتێک کە بڕیاری موچە دەرچوو بڕیاری هەڵبژاردن دەچوو بە بەیاننامەی فەرمی پێشوازیان لێ کردووە باڵە پشگیریمان لێ کرد ئێوە پێتان وابوو جێگەی دڵخۆشیە بۆچی باڵێ ئێمە لێرە پرسیارێکی حەزەکەم من بیکەم باش ئەو کاتەی کە محکەمەی فیدرالی باش کۆمەڵی قەراراتی داعشێک لەو قەراراتانە مەسەلەی شەرعیەت و ناشەرعەتی درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان باش لەسەر ئەم بابەتە زەحمەت نەبێ حکومەتی هەرێم بۆ تەنفیزی قەرارەکان کرد و بۆ ڕوبەڕوویان نەبوونەوە ئەگەر ئەم دادگای فیدرالیە نادەستوری و ناقانونی بۆ قەرارەکەی بۆ تەنفیزیان کرد بۆ پەرلەمانی هەڵۆشانەوە ئەمە یەک لە مانگی حوتی 2020 ئەمە یەک دوو ئەنجومەنی پارێزگاکان و باسم کرد محکەمەی فیدرالی عێراق هەڵیوەشانەوە دادگای فیدرالی عێراق هەڵیوەشانەوە ئەمانی جێبەجێیان کرد و هەروەها قۆناق بە قۆناق بڕیاریاندا لەسەر هەموو بابەتەکان کۆتا بڕیاریان لەسەر بابەتی هەڵبژاردننی موچە و هەروەها هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و یاساکەی ئەو تاعنەی کە درابوو لە خودی یاساکە کە هەموومان ملاحەزەمان هەبوو و کاتێکی ژووترا با حیزبە سیاسیەکانی کوردستان و ئەوانەی لە پەرلەمانی کوردستانن با بە تەوافق و سازان قسە لەسەر کە موکوڕەکانی ئەم یاسایە بکەین و چارەسەریکەین نەک لایەنێک تەمەسوکا بە شێوە بەڕێوەبردێکیەوە یا بە شێوە یاسایەکەوە کە خۆی پێ باشە لە بەرژەوەندی خۆیەتی وەلی نایەتە خوارەوە ئەوە بوو لەلایەن ئەم دوو لایەنە سەرەکیە لایەنێکیان ئەوە بوو پەنای بردەبەر دادگای فیدرالی و لەوێ دەخوای قەید کرد دوای پەرلەمانی کوردستان هەڵۆشایەوە قەزیەکە ئەوەیە ئێمە ئەو کاتەش کە تەکیدمان کردەوە کە ئێمە ئێستا هاتوونەتە سەر ئەوەی خۆمان کێشەکانی خۆمان پێ حەل ناکرێ مؤسساتی خۆمان چۆتە ژێر پرسیارەوە ئەم محکەمە فیدرالیە کە نوێنەرانی هەرێمیشی لێیە کە بەداخەوە ئەویش عینەشت نوێنەرانی حیزبین هەنی خۆی مەژناڵێن ئێسەوانی لە عێراقن هەمووی مؤسساتی بێلایەن و بە شێوەیەکی عیلمیانە یا بە شێوەیەکی بێلایەنە حکومەدەن دەستی سیاسی هەیە لە قەزیەکانە وازەحە باشە من ئەوان خۆیان لە حکومەتی ناوەندی حەز بە هەڵوەشانەوە ئەم هەرێمە ئێماکەن و چاویان پێ هەڵایە من بۆ ڕێخۆشکەریان بۆ بکەم من بۆ تەسیلاتیان بۆ بکەم یعنی من بۆ زمینەیەک لە هەرێمی خۆما دروستکەم خەڵکم پەنابرێ بۆ داگاکەی بەغا ئەمە قسەکەیە باشە ئەم خەڵکە دژی ئەم هەرێمەیە ئەم خەڵکە کێ چه هاوڵاتیی هەرێمی کوردستان لەم 5 ملیۆنی ئێستا هەرێماشی کێی هەیە تەسحی نابێ کی هەیە شەهیدی نابێ کێ هەیە معاناتی نەبینی بە بەدەست ڕژەمەکانی یەک لە دوایەکانی عێراقەوە کە لەم هەرێما چەوسێن ڕاوێنێتەوە باشە ئەم خەڵکە بۆ پەنابە بۆ عێراق ئەم حکومەتی هەرێمە ئەم دوو لایەنە سیاسیە بۆ وەقفەیە ناکەن بۆ وەقفەیە ناکەن بڵێن کاکە خەڵک بۆ ئێستا متمانەی بە ئێمە نەماوە پەنابە بۆ عەرەبێکی بێگانە لە حکومەتی ناوەندی ئەڵێ وەرە مشکلەکانی هەرم بۆ حلکە وەرە مشکلەی موچە بۆ حلکە وەرە مشکلەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانە بۆ حلکە وەرە یاسای پەرلەمانە بۆ ئاکەین بۆ ئەمە نەتیجەیەوەیە ئەمان ئەم شێوە ئیدارەدا کە زۆر قسەوان کردو بەداخەوە
لە کۆبوونەوە سیاسەکانە لە کۆبوونەوە دوو قۆڵەکانە لە کۆبوونەوە فراوانەکانە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری و شخصی جەنابی سەرۆکی کۆمەڵ دائیم پێی وتون دڵسۆزانە کاکە بەم شێوازە ئێوە متمانەی میلەتی خۆشتان لە دەسەدەن ئێوە بەڕاستی بەم شێوازە هەرێمەکە ئەفەوتێنن و چەندین جار ئەم هۆشداریان پێدراوە گوێ ناگرن بەزگەر هەڵبژاردن نەکرێت مامۆستا چی ڕوودا ئێستا کە بەڕێوەکو بەڕێزی داماشت پێکێت پەرلەمانی کوردستانە ئەوە نەماوە و دادگای فیدراڵی هەڵیوەشاندەوە لە ساڵی ڕابردوو ئەنجومەنی پارێزگەکانە بە هەمان شێوە نەماون ئەنی حکوومەتەکە ماوە بەسەر چووە چی ڕوودەداگە هەڵبژاردنەکە نەکرێ و شەرعیەت بۆ دام و دەستگەکان نەگەڕێنرێتەوە شەرعیەتی هەڵبژاردن کاک حەکیم کۆتا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان 2010 دەکراوە ئێمە ئێستا 2024 6 ساڵە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ 4 ساڵە 2 ساڵی چوەتە سەر ئەم هەڵبژاردنە لەم وادەیەشان نەکرێ ئەڕوات بەرەو کوێ و لە نەتیجە ئێمە ئێستا هەرێمێکی کوردستانمان هەیە هەرێمەکە ئێمە فیدرالیە واتە لە دەستورە ئیقرار کراوە و ئەم هەرێمە موسەساتی خۆی هەیە ئەو موسەسەی کە لێوەی لەو موسەسە ڕئیسیەوە کە پێوتێ پەرلەمانی کوردستان حکومەت ینی لە پەرلەمانەوە دەرەچێت و بەهۆی حکومەت بەهۆی پەرلەمانەوە شەریعەت وەرەگرێ و باقی موسەساتەکانی تر ئێستا تۆ پەرلەمانەکەت دەماوە موسەسەیەک دەماوە پێ بترێ پەرلەمان باشە حکومەت ماوە بەسەر چووە حکومەت ماوە بەسەر چووە قەیران لەسەر کەڵەکابێ ئەمانە هەمووی تەبریر نین و بە دووری نازانێ ئەم دوو دەسەڵاتە خەڵکێک جەماوەرێک لەم هەرێمی کوردستانە کۆبێتەوە ئیمزای چەند ملیۆنی کۆکەنەوە داوای ئەوەکەن کە حکومەتی هەرێمی کوردستان هەڵوەشێتەوە و حکومەتی ناوەندی ڕاستەخۆ دەگەڵ پارێزگەکانە تەعاملکە بۆ ئەم بۆ بیرۆکەیەش ێستا لە ئارانیە خەڵک بەرەو ئەوەش ناڕوە چونکە معاشەکەی خۆی دەست ناکەوێت بردوویەتی بەرەو ئاراستەیە بەڵێ بەرەو ئەوە ڕۆیشتووە ینی ئەمەش مەترسیەکە کەواتە تۆ ئەگەر مؤسساتەکانی خۆت تەعتیلکەی و شەرعێتی نەماوە و هەڵبژاردننی بۆ نەکەیتەوە باشە بە هەموو ئاستەکانەوە تەمە نەک ئەم حکومەتی ئێمەگەر بیستە شتێکی نمونەی تەقدیم کرایە نەک هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەبێ وایە هەڵبژاردننی پارێزگەکانی لە کاتی خۆیان کرایە و هەڵبژاردننی شارەوانەکانی کردایە کە کرابوو کە لە 2000ەوە نەکراوە هەڵبژاردننی قەزا و ناحەکانی بکردایە بە عێراق نەیکردو تۆ بکردایە ئەبوایە تۆ نمونە بوویتایە لە تەقدیمی خەدەمات بە خەڵک و لە پەرەپێدانی سیستمی وڵاتەکەی خۆت تۆ نەک ئەو عێراق لە هەموو قۆناغەکانە پێشی تۆ یاوەتەوە عێراق ئەم خولەی پەرلەمانی عێراق هەڵبژاردننی پێشوەختەی کرد بێتە خولی شەشەمیش تۆ لە کێوە حکومەتت هەیە زەحمە نەبێ ینی حاڵەتێکت بۆ خۆ دروست کردووە وردە شەرعیەتی مؤسسەکانت دامێنێ باشە بەس ئێوە بریارەکەی دادگای فیدرال بەڕاستتر هەڵبژاردنەکە قسە بکەین لەسەر موچەش قسە دەکەین ئەوەی کە بریاری داوە هەرێمی کورسی کۆتا نەمێنێ هەرێم بکرێتە 4 بازنە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی بکە تانەکان ئەنجومەنی دادوەری عێراق یەکلای بکاتەوە تۆماری دەنگدرانی عێراق بەکاربهێنرێ ئەمە لە بەرژەوەندی پرۆسی سیاسی هەڵبژاردندا لە بەرژەوەندی پاکان وایە ئەو هەنگاوەی دادگای فیدرالی بۆ مەسەلەی هەڵبژاردن و میکانیزمی سەرپەرشتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئێمە بە هەنگاوێکی باشێزانین بۆ لەبەر ئێمە لە هەموو خولەکانی 4 خولی پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی بۆ کراوایە 5 کراوە بەڵێ 5 کراوە بە یەکەمەوە بۆی 92 ئەوم هینە واتە 5 خولە هەر 5 خولەکە علامەتی سیفام هەیە لەسەر شێوازی هەڵبژاردنەکە و تەزویرات و گەندەڵی و فەساد و دەنگی دووبارە و تەزویر و ساختەچێتی لەو هەڵبژاردنانە زەحمە نەبێ هەتا ئێستش تۆماری دەنگدرانی هەرێمی کوردستان پاکراوەتەوە هەتا ئێستش زەمان هەیە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەم سیستەمی عێراق نەکرێت کە سیستمی بایۆمەتریە بەو هەوەیە نەکرێت بەڵێ بەوە نەبێت کە تەزویر ناکرێت ئەوە هاوڵاتی سووری هاوڵاتی ڕۆژهەڵاتی هەموو هاوڵاتێکی کوڕێزی هەلە بەس مافی نییە لەم وڵاتە دەنگ بە مافی نیە لە وڵاتە مەعاشی هەبێ وڵاتی خۆی و ژیانی خۆیە بە سەردانیە بە سیاحەتیە بەس بۆی نییە تۆ هاوڵاتی وڵاتی تربێنی دەنگی پێبەی لە پێناوی خۆتا هێزی چەکداریان بۆ دروستکەی باشە ئەمە ئەو کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کە دروستکرا یەک ئەزمموی هەبوو لە 2010 ئەوش بینیمان چیکرا ئەو هەموو چاوپۆشیە وە پێویست بوو بە دوو لە سەرسەی دەنگی ئەندامانی کۆمیسیۆن نەتائیج قبول کرێ هاتن ئەو دوو حیزبە
پەردەپۆشی کەموکوڕەکانی یەکتریان کرد و تەزویرەکانیان بۆ یەکتر کرد و بابەتەکان تێپەڕان هیچ حسابێکیان بۆ حیزب معارەزەکان و ئەو ئەندامانە نەکرد کە لە کۆمیسیۆن نابوون کە بە ڕۆژگر و ئیمزای نەتایجی هەڵبژاردنیان نەکرد ئیمزایان نەکرد هەر باکیان نەبوو حکومەتە گەرینەوەیان نەتیجەکانی ئەعلان کرد و کاکە ئێمە بردمانەوە ئەوە کورسیمانێنا مەبەستمەوەی ئەم سیناروەیە ئەم جارش بکرێتەوە ئەمان سەرپەرشتیکەن هەمان سیناروەیە بۆ تەزویر بۆ دەنگی دووبارە بۆ دەنگی مردوو بۆ دەنگی هاوڵاتیانی باشەکانی تری کوردستان و پاشان بۆ تەزویرات لە هەموو ئاسەکانە خۆیان سەیتەرەوە هەیمەنیان کردووە بەسەر هەموو ئەساساتی هەڵبژاردنیە وڵاتە چۆنیان بێ لە سنووق لە دەنگدان لە مرکزی انتخابی دەستکاری نەتائیجەکەن ئەم جارە جیاوازەکە ئەوەیە جیاوازەکەوەیە حکوومەتی ناوەندی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەمە سەرپەرشتی دوو پرۆسی هەڵبژاردنەکە و ئەم پرۆسی ئەخیریان کە سەرپەرشتی کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق پرۆسەیەکی سەرکەوتوو بوو و توانی لە ئاسی تمۆحی بەڵێ نسبەی مشارەکە کەم بوو خەڵک بێزارە بەعام و لە حکوومەتی ناوەندیش و لەوش شێوازە حکومڕانی ئێستا لە عێراقیش لەگەڵ ئەو هەموو چاکەیە ئەو فەزیان هەیە بەس لە چا حکومەتی هەرێمی ئێمە کە مەعاژوان ناخەن ئەمڕۆ حکومەتی ناوەندی بڕیاریدا دەستکا بە تەمویلی موچە مانگی سێ فەرمانبەرانی خۆی ئەمما کە هەموو ساڵ لە 2023 لەسەر حکومن یەک مانگ موچیان دوانەکەوتووە باشە ئێمە حکومەتە خراپەکەی بەغای ئەمە گاڵتەیان پێەکەین ئەم حکومەتی ناوەندیە ئەم حکومەتە مەرکەزی عێراق کە ئابەم شێوەیە توانیوێتی هەنیشتی باشیشی هەیە بەڵێ گەندەڵی هەیە لە عێراقا و ئەو هەیمەنە مەزهەبیەی کە هەیە لە عێراقا ئەوە کاریگەری هەیە لەسەرەوەی کە بەڕاستی زۆر شت بە ڕیتمی خۆیان بەڵام ئەم کۆمیسیۆنە کە لە عێراقا ئێستا کۆمەڵی ئەزمموی سەرکەوتوو هەیە و ئەوەی کە دەرکەوت کە مەسەلەی بایۆمەتری کە کەس ناتوانێت 1975 هاوڵاتیان کردویانەوە کەس دەجێی کەس دەنگ نادا و بەڕاستی ئەمە هەنگاوێکی متەتەویرە و دوو هەنگاوێکی تریشی ناوە کە ئەویش غیری ئەلکتۆرین ژمارنەوە بە دەستیش ئەمە بە هەردووکیان ئێستا بۆ هەرێمی کوردستان نەجام بدرێ ئەمە بەڕاستی کۆمەڵی تەمومژی زۆرە ڕوێنێتەوە ئەی دابشکردنی کورسیەکان باشە باڵێ ئێمە بەڕاستی ئێمە زوو تومانە ئەو پێکاتانی کە لە هەرێمی کوردستانان هاوڵاتی هەرێمن ئەسڵەن ئەتوانم بڵێم هەرێم وای کرد بەو یاسایی هەڵبژاردنە جیاکاریەکی دروست کرد ئەجینا نسبەی خەڵکی تورکمان و مەسیحی لە کوردستانە لە پارێزگەکانی هەرێمی کوردستانە نسبەیەکی کەمن و تێکەڵی هاوڵاتیانی کوردستانن بە شێوەیە کە جیانە کراونەتەوە لە یەک بەناوی پێکاتەوە کورسی و کورسەکەشیان بۆ خۆیان بردبڵێ بەڵێ کورسی تۆ 11 کورسی داناوە ئەم 11 کورسیە بۆ خۆت داناوە و هاتووی ئەمانە شەرعێتیان لە ڕێی ئەم بەنای پێکاتانەوە پێوەرەگری کە ئێمە ڕێزمان بۆ هەموو پێکاتەیەکەیە و هەموو کەسێک مافی هەیە و ئەوەی هاوڵاتی ئەم هەرێمی کوردستانەیە لێرە لەدایک بووە و جنسی ئەم وڵاتی هەیە هەر دینێکی هەیە هەر قومیەتێکی هەیە ڕێزی ژیراوە بەڵام خۆیانە بێ ئەو پێکاتە بە ڕێزانە قبول نەکەن بەکار بهێنرێن بۆ مەرامی سیاسی بۆ دەشکانەوە حیزبێک تۆ بەکارێنێ بۆ دەشکانەوە لە چەند مەحەتە ئەم برا بە ڕێزانە ئەم خوشک و برا بە ڕێزانەی لە پێکاتەکان کە هەبوون 11 کەسەکە چوونە پاڵ دەسەڵات بۆ جێبەجێکردنی ئەو یاسا و قەرارە نایاسایانەی کە پێیان باش بوو لە درێژکردنەوە لە دەرکردنی ئەندام پەرلەمان لە دەرکردنی یاسای بەرامی خۆیان لە چەندین مەحەتا یعازیان بۆ هاتووە فەرمو تۆ بەو شێوێدا بەس مامۆستا دابشکردنی کورسیش بەسەر پارێزگەکەی سلێمانی 30 بۆ دانراوە پارێزگای هەڵەبجە 3 پارێزگای هەولێر 34 دۆک 25 ئەمە باشە ئەم دابشکاریە باڵێ ئێمە تەمەەن کاک حەکیم باشە سیستمی لابەرکەزی بۆ هەموو ئاستەکان ڕۆڵی باشی هەیە و کاریگەریە و خزمەتی نزیکە کا بە خەڵک بۆ نمونە ئێستا جاران وتراوە هەرێمی کوردستان هەموو یەک بازنەیە کە دەنگەکان کۆکرێتەوە لە کۆی ئەو حیزبە سیاسیانە لەکوێ زۆرترین دەنگ باد ئەوەنە زۆرتری بوو ئەو لایەنە ئەچێکە زۆرترینی دەنگی هێناوە ئیتر خەڵکی هەر شوێنێ بێ ئێستا وانە ئێستا خەڵکی سلێمانی پاڵێورانی خۆی لە بەردەسایە و خەڵکی سلێمانین بە بیتاقەی بە کارتی نیشتیمانەکەیەوە بە کارتی زانیارێکەوە بە شوێنی سەکەنەکە بە خەڵکی سلێمانی بێ واتە تەمسیلی خەڵکی سلێمانی خەڵکی سلێمانیکە ئێمە لە جارەکانی ترا ڕێزمان هەیە بۆ هەموو قومیات و شێوەزار و ئەوانەی میلەتی خۆیان بەڵام
ناکرێ خەڵکێکی بادینی دۆکی تەمسیل خەڵکی سلێمانیکە ناگەینێ و ناکرێت سلێمانیش تەمسیلی خەڵکێکی دووهۆگیا هەڵەبجە بکات ناکرێت چونکە ئەمە حەقی خۆیان ئەو میلەتە لە دەستوری عێراقشەکە ئەوی قرار کراوە ئێستا سلێمانی 38 کورسیە ئەم 38 خەڵکی سلێمانیە ئەمەش باشترین سیستمە 24 بەڵێ دووهۆک 25 ئەمە نوێنەرە شاری دووهۆک 25 کەسیە نوێنەتی خۆیەکە ئیتر نایەت خەڵکێکی تر دەنگی خەڵکی پارێزگای هەولێر بەرێ خەڵکی دووەکی پێبەرێتە پەرلەمان ئەوە نامێنێ بۆیە ئەمە باشترین سیستمە بۆ خزمەتکردن و نوێنەرایەتیکی فعلی خەڵکی سلێمانی 38 کەسەکەی خۆیان ناسێ محاسبەیەکە داوای لەکە ئەبێ لە ناو خەڵکی سلێمانیا بن و داوایان لەکە داوای مافەکانیانەکە لە پەرلەمانی کوردستان بەڵام ئەو کاتەوانە بوو ئەو کات هەر کەسێ دەرەچووی کاکە خۆ من بەس خەڵکی سلێمانی دەنگی پێ ناوم من خەڵکی هەولێری زەنگی پیاوم بۆیە من مەسوولم نابوو خەڵکی کوردستان ناها تەرکیزە کاتە سەر مەنتیقەیەکی معین بەڵام ئێستا ناوچەیەکی دیاری کراوە ئێستا هەڵەبجە سێ کەسێ بێ باندانی پەرلەمانی کوردستان ئەم سێ کەسە نوێنەراتی خەڵکی هەڵەبجاکەن لە نووسینگەی پەرلەمان لە هەڵەبجە لە نووسینگەی لە هەموو قەزەکانی هەڵەبجە ئەوانە بێنە سەرخەت بە دەرەجە یەک بەڵێ هەمومان خەڵکی کوردستانی و هەمومانە دیفاع لە یەکتریکەن و مافیەکتری پێشێل نەکەین بەڵام ئەوان مەسئولیەتی گەورە کەوتە سەر شانیان باشە بەس سەبارەت بە بڕیارەکەی پارتی دەبین پێشوازێکی نێودەوڵەتی لێ نەکرا ئەمریکیەکان وەزارەتی دەرانی نیگەران یونامی بڵێن نەتەوتەوەتی تێبینیان هەیە حیزبەکانی دیکە بڵێن لە کوردستانە دەرەوەی پارتی پێشوازیان لێ نەکرد بەس براکەی پارتی بۆی چیەوەیە ینی چی لێ دەخوێنێتەوە ترسیە لە ئەنجامەکان چکە خۆیان دەڕێنێن بە ترسمان نییە و ئێستش هەمان کورسەکانی پێشووتر دێنەوەی پەیوەندی بە چیەوەی پەیوەندی وڵای ئەوە ئێمە تێبگەین پارتی دیموکرات هەر لە دوای دەرکردنی بڕیارەکەی دادگای فیدرالی بۆ مەسەلەی یاسایی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان پارتی ئەوە بوو ڕەتیان کردەوە وحەت وەها مەسەلەی موچەش بەو شێوەی کە دادگای فیدرالی بڕیاریدا کە ڕاستەوخۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن حکومەتی ناوەندیەوە بدرێ بە شێوەی کاش کە بڕیارەکە کاش و بانکیش وە لە ڕێ هەژماری بانکی حکومی کە ئەوەش هەر بۆ خۆی بابەتێکە جی وەستان ئەوان پیان ناخۆشە لێرە ئەوەی ئێمە تێبگەین ینی بەڕاستی بەداخەوە ینی پارتی دیموکراتی کوردستان مەسەلەی سوودوەرگرتن لەو دەنگی ئەو پێکاتانە لە پەرلەمانی کوردستانە بۆ تەمریری قوانین و یاساکان و بڕیارەکانی خۆیان ڕۆلی گەورەیان بینیوە ئەمە بە ترسێکە زانن پاشانیش هەمومان و تومانە با هەڵبژاردن نەزیه بێ پاک و بێگەر بێ ئێ باشە ئەمە هەنگاوێکە و ئەوە تا ئەو هەنگاوانە کە دیاری کراون ڕێ ئەگرێت لە تەزویرات بەڵام ئەوان دەڵێن دەسەڵاتی ئەنجومەی دادوەری هەرێمیشیان کەم کردوێتەوە ئێستا دەستەیەکی دادوەری تایبەتمەند لە ئەنجومەی دادوەری عێراق تانەکانی هەڵبژاردنی یەکلا دەکات لەبەر ئەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردنی عێراق ئەگەڕێتەوە بۆ ئەنجومەنی دادوەری عێراق ئەگەر هەیە کوردستان بۆ ئەگەڕایە بۆ هەرێم جاران ئەنجومەنی دادوەری هەرێم نەتائیجی هەڵبژاردنەکان کە کۆمیسیۆنی کوردستان سەرپەرشتی کرا ئێستا کۆمیسیۆنی عێراقەکە بێ بگەڕێتەوە بۆ مەرجعیەتی ئەوان ترسیان لە هەیە کە وەکو جاران دەستکراوانە بن لە پێکهێنانی حکومەت لە ژمارە کورسیەکان ئەوەیە ئەسڵی پرسەکە ئێمە بە تەسەوری خۆمان ئەمە هیچ مەخاوفێکی ناوێ هەموو لایەنێکی سیاسی دیعایەوە کاڵێ من بە حەجمی ئەو کورسیانەی هەمە لە کوردستانە من جەماوەرم هەیە فەرموو ئەوە انتخابات ئەکرێ هەر یەکە با جەماوەری خۆی دەرکەوێ حەجمی تەبیعی خۆی بە دوور لە تەزویر دوور لە گەندەڵی دوور لە اختیراس دوور لە کڕینی زیممەی خەڵک دوور لەوەی کە خەڵکی مردوو لە قەبر بێنیتە دەرەوە بچی بەنایەوە چی دەنگ بی ئەمانە بانەمێنێ بزانین کێ دەنگ زۆرێنێ پیرۆزی بێ باش وەکو کۆمەڵی دادگەری ئامادەکاریتان کردووە ئێوە بەڵێ ئێمە هەموو ئامادەکاریەکمان کردووە و نەک ئێستا ماوەیەکی زۆرە ئێمە ئامادەکاریەکانی خۆمان دەست پێ کردووە و ئێستا هەموو ئەو وادانی کۆمیسیۆن دایناوە ئێمە پابندی پێوە و نای کاندیدەکانیشمان تەواو کردووە لەو وادەی کە کۆمیسیۆن دیاریکراوە تەسلیم یەکەین بۆیە ئێمە بەتان لە زیادبوونی کورسەکان ئێمە ئومێدمان هەیە و کۆمەڵ حیزبێکی سیاسیە باشە بەدەم خەڵکەوە بووە بە هەر شێوەیەک بۆی کرابێ لە پەرلەمانە بوو بێ لە حکومەتا بوو بێ لە حکومەتی خۆجییا بوو بێ ئێمە چیمان پێ کرابێ بۆ گەیاندنی داواکارەکانی خەڵکو و داکۆکی لە مافی خەڵکو بەڕێوەبردننی سیستمی ئەم وڵاتە بە شێوەیەکی سەلیم کردومانە و حتا ئێمە
دەخولمان کردو یا چوینەتە ناو ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەوڵ بین بە چ ڕێگەیە بتوانین ڕێژەیەکی باش لە خەڵکی هەرێمی کوردستان بتوانین بژێوی ژیانیان بۆ چاکەین خزمەتیان بکەین ئیتر لە مناڵی بێباوک لە ئافرەتی بێمێرد لە ئەو شەری حەجاجیانەی کە بەڕاستی لە ناو کۆمەڵگا کەس خەمیان ئێمە راپۆرتێکمان کردبوو لە پێیان لەسەر دەستگای خێرخوازی بەخشین خراوی دەستگای سۆمای چاوان لەگەڵ هاواری خێرخوازی تقریبا لە 2023 زیاتر لە 9 ملیار دینار هاوکاری خەڵکی هێژار و کەم دەرامەتیان کرد 9 ملیار دینار. ئێمە بۆ معلومات کاک حەکیم و بینەرانی خۆشەویست کۆمەڵی دادگەری متمانەی هەیە لە ناو خەڵکە و ئێمە بەڕاستی ئەوە نەبێ خۆمان لە ڕووی ئیمکانیاتەوە زۆر بەدەسەڵات بینە ئیمکاناتێکی زۆر لە بەردەستمان نابێ پاشان لێمان زیابێ یا بین لەسەر و ئەوەوە هاوکاری خەڵکەین ئێمە ئەوەی کە ڕاستەخۆ خەڵک بۆمانەهێنێ بۆ مؤسساتی خەیریوانە بۆ خۆمانیان بۆ ئەنجومەنەکانیان یا بۆ دەستگاکانمان ئێمە بە ئەمانەت وی گەینینەوە بە خەڵک چونکە ئەوە بە واجبێکی شەرعی داوا لە خەڵک دەکەن دۆڵەمەندەکان پارە بێن و بۆی خەڵکی هێژار بەڵێ ئێمە وەکو حیزبی سیاسی بەڕاستی بۆ ئیش ئێمە نییە بەس لەبەرەوەی هەرێمەکە ئەم هەموو قەیرانە سەری تێکردووە ئەوەنە معاناتەکان زۆرین ئەڵێن ئەوەی کە شتێکی کەمیشمان پێچاکرێ باچ ئەنی سەر لە ڕووی هەڵوێستی سیاسیەوە بێ پەروەردە بێ خێرخوازی بێ ڕاگەاند بێ چاوتان لەوەیە کە گەشە بکەن لەم هەڵبژاردنە. بەڵێ ئێمە ئومێدوانەیە خاجەماوەری کوردستان زیرەکە و چاوی تیژە واقعەکە ئەبینێ و بەڕاستی ئەزانێ کێ ڕاستی کردوە لەگەڵی و کێ لەو هەنگاوانەی ناوێتی تەسچەی بەخۆی داوە بە ئەندامەکانی داوە لە پێناوی ئەوەی کە بەرژەوەندی گشتی پێشخا. باشە بینە سەر پرسی موچە ئەمڕۆژ بەیاننامەیەکتان هەبوو باسیەوەتان کردبوو کە حکوومەتی ماوە بەسەر چێرم دەستی بەسەر موچە داگرتووە تقریبا 9 ڕۆژە نزیکی 10 ڕۆژە ئەو بڕەپارەیە لە بەغداوە گەیشتووە هیچ پاساوێک هەیە بۆ دابەش نەکردنی؟ نەخێر ئێمە لە بەیاننامەکەی ڕۆژە باسمان کرد کە بەداخەوە ئەوە 6 مانگ ئەبێ بە 6 مانگ مانگی 10 11 12 1 2 ئەوە مانگی سێ ئەمڕۆ بەیانی 23 6 مانگە حکوومەتی هەرێم کاربڕێکرد یەک معاشی داوە ینی هەر لە ئێستاەوە بادیرەیەکی ئەمشانی خەڵگاوە دەستمان کرد بە خواردنی چەند مانگێکی معاشی ئەم ساڵیشتان 3 مانگی ساڵی ڕابردوو ڕۆی ئەو بۆ ئەم ساڵیش مانگی دووە ماهین ئەفو مانگی 3 مانگی دویان نەیاوە ئەنی بەڕاستی اینجا پارەکەش هەیە پارەکە هەیە کە حەکیمەوەی جەنابوت ئەو پارەیە کێسە گەیشتووە خۆ 56 ملیاری 562 میلیار گەیشتووە تقریبا 56 میلیاری 56 میلیاری فەرق لەگەڵ 618 میلیار لەگەڵ ئەو 690 کە ئینارمانەکانی وەنیە ئێ باشە 56 میلیار ینی تۆ ینی حکومەتی وە چەند مانگە موچەت نایەوە پارەت کۆکرۆتەوە داهاتی ناخۆ هەیە ئەی بۆ موچەکەی ینی بۆ بەتەنگ ئەوە نیت ینی بیرکەیت و مانگی ڕەمەزانە خەڵک هەژارە خەڵک فەقیرە ئەو فەرمانبەران ژیانیان نییە ینی خەڵک نازانێ پەنا بۆچی بەرێ بۆیە نەتیجەی ئەم فشارانە ئەم زەختانە خەڵک پەنابە بۆ حکومەتی ناوەندی هاواری لێ هەڵەسێ ئەگاتە وەزارەتی دارایی عێراق ئەگاتە دادگای فیدرالی عێراق ئەگاتە حکومەتی ناوەندی کاکە فریامان کەون بە هەر تەریقەیە بێ بۆ منچەکەمە بۆم لێرن لێ بۆ موچی خەڵک بەبارێت مامۆستامە هەوڵێکی بۆەوەی کەم بریاری دادگا جێبەجێ نەکرێ کە هەرچەندە بریاری دادگا دەبێت جێبەجێکرام هەوڵێک بێ بۆ دواخستنی بۆی کە موچە بە تەواتی نەچێت سەر بەغدا وەکو کارتێکی سیاسی بەردەوام موچە بەکاربێنێ وڵای بەداخەوە قوتی خەڵک نابێت بۆ کارتی سیاسی بەکاربێ ئەمە پێویستیە بە ژیانی خەڵکەوە ینی هەر کەسێ وا بیرکاتەوە ینی بەڕاستی ئەوە بەتەنگ ژیانی خەڵکەوە نییە بەتەنگ حرمەتی خەڵک و کەسایەتی خەڵکەوە نییە ینی خەڵک وای لاتوە لەم ڕەمەزانە ینی ئێمە ئێستا ساڵانە سیرمان کرد ڕەمەزانە خەڵک زەکاتی هەبووە خەڵک سەدەقەی کردووە خەڵک ئەوانش هەمووی کەس بووە خەڵک بازار حرەکەی بازار وەساوە ێ باشم حکومەتە بۆ هیچ شتێک نایەتە جواب ێ باشەمە لە بەردەستایە تەوزیعیکە هێزەکانی دڵی زمینەکان بەس ناویان نردووە بەس ناویان نردووە ێ باشە قەینا چییە ینی ئەو لوغزە چیە تۆ ناویان نانێری بۆ بەقای تۆ ئێستا هەموو ئاسایشی نیشتیمانی چیە هەموو شتێکمان لە بەردەستی عێراقایە هەن چییە هەرێمە هەموو شتێکی لەو نەخۆتەوە لە بەردەستی عێراق ئاسایشی نیشتیمانی ئەی باشە هەموو ئەوانەی حتا ئەو حدودانە حرەسودەکانی عێراق هەمووی بە حرەسودی عێراقی ناپارێزێت ئێستا هەموو شتە فیدرالیەکان
بە مەتارتەوە بە حدودەکانەوە بە شتەمە هەمووی لە لای حکوومەتی ناوەندیوە نییە. یعنی چی ئێستا تۆ وەڵامە دیارە کۆمەڵێک شتی نادیار هەیە شانی ترسیان هەیە لە کەشفکردنی یان بیخەنە بەردەست ئەژینا تۆ زانیاری شێ دەڵێن پێشمەرگە تێ پێشمەرگە حرس حدودە لە دەستوری عێراقی است بۆچی شاریتەوە چکە زانیاری هەیە دەڵێن لەو لیسانش کە نردویانە جگە لە هێز زەمینەکان کەم کوڕی زۆری تێداوە بەڵام هەر چاپۆشیان لێکردووە بەڵێ معلوماتەشەیە کە ئەو لیستانشی فەرمان بە دایرەکانی شو وەزارەتەکانی شو ئەوانش کەم کوڕیتیاوە چاپۆشیان لێکردووە بۆ بەڕاستی ئێمە لە ڕێی فراکسیۆنی خۆمان لە پەرلەمانی عێراقەوە هەوڵمان داوە و تومانە بە هەر شێوەیەک بێ هەرچیەکەکرێ موچەی فەرمانبەرانی هەرێم دوانەکەوێ وە بەڕاستی داکۆکی بکرێت بۆ ئەوەی لە کاتی خۆیان بگات و ئەم حاڵەتە بەسەر خەڵکانەیە. باشە وەکو کۆمەڵی دادگەری لەگەڵەوەدان کە ئەم موچەی بچێتە سەر عێراق و سیستەمی هەژماری بانکی موچەخۆران لە بانکە حکوومیەکان بەڵێ ئەمە ئەم مشکلەی جارێک سەرەکی ترین بابەت کە پەیوەستە بە ژیانی خەڵکەوە موچەیە ئەمە بێ حەل کرێ. ئەنی خەڵکی تبیانێکی بۆ دروست بێ دەروون ئارێمێکی بۆ دروست بێ کە موچەی خۆی لە کاتی خۆیان وەرەگرێ ێ بە تەجوبەمانەیە بە حکوومەتی هەرێم ئەمە ناکرێ. حکوومەتی هەرێم ئەوە چەند ساڵە لە دوای 2014ەوە بە تایبەتی ئەم سیستمە هەتا ئەو ڕۆژێ حکوومەتی ناوەندی پارەی نردووە لە دوای 2023ەوە هەتا 2014 کێشەی نەبووە کە حکوومەتی ناوەندی بڕی ئەمە بە ناوی نەوت فرۆشتن و ئابووری سەربەخۆوە لە دوای ئەوەی تێمەکەوتوونێتە قێرانە بۆیە حکوومەتی هەرێم فاشل بووە لە پێدانی موچە بە هاوڵاتیانی هەرێم ئێمە لەگەڵ ئەوەی ئەو موچەیە لەلایەن حکوومەتی ناوەندیەوە بێ بۆ فەرمانبەران بەڵام لە ڕێی هەژماری بانکە حکوومیەکان بانکی ئەهلینا بانکی ئەهلی سیقەی نییە بانکی ئەهلیە ئیفلاسەکە و لە لەحظەیەکە لە بەرچاو بوونە بێ خەڵک پارەکەشی ئەفەوتێ و ئەم بانکە ئەهلیانە بۆ مەساڵحی شخصی ئەحزابی سیاسی و کۆمەڵی کەسایەتی دانراوە لەبەرەوە ئێمە لەگەڵی نین. سوپاس دەکەین بەڕێز مامۆستا وەرسەنگاوی مادومان کردی. سوپاس بۆی بنێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.